بە درێژایی 29 ساڵ کارکردنی عەبدوڵڵا هیچ ڕۆژێک نەبووە لە یەکی ئایار پشوو وەربگرێت و کار نەکات. ئەو دەڵێت ئێمەش وەکو کرێکارانی جیهان پێمان خۆش بوو لەم ڕۆژەدا کار نەکەین، بەڵام ڕۆژێک کار نەکەین کاریگەری دەبێت لەسەر بژێوی ژیانمان. لە ساڵی 1995ەوە دەست و بچوومە کرێکاری حتا ئەم ڕۆژەکە دابی بەبێ پرسان بەبێ دواکەوتن ئەوە لە ئیش و کارین ئەلحەمدوللا لە ئیشەی نەهات کەم و زۆر لە ئیشی بووینە سەب بە نمونە ئەو ڕێژی جەژنی کرێکارانە بەڵام میدی ئەوە لەسەر ئیش و کاری خۆمان دەکەین ئەگەر نینە ئیش بژێوی ژیان بە خۆت زانی زۆر زەحمەت بووە ئەو هەموو قەیران و نەهامەتی بەس ئەو لەدا هاتیە ئەمەش حەزمان دەکرد وەکو باقی ئەو خەڵکە وەکو هەموو جیهان کرێکاران لە ماڵی بانی ساعتمان بکردبە بەڵام میدی وەبزانم بۆ چینی کرێکار لە کوردستان دەبی ئیشکە ئەو ڕۆژە جەژنە کە لە ئیشە ئەگەر ڕۆژێک نینە ئیشێ پێمان وە دیارە کە ئیش نەکەین چکە ئەستەمیەکانی ژیان وای کردووە یعنی کە لەو ڕۆژانە پشوشین مەحاڵۆکەین بێنە ئیشێ ئەو ڕۆژە خۆشن ڕۆژە بۆ ئێمە کە دێنە سەر کارەکەمانە کە بە مرتاعی هێواران دەچێەوە ماڵێ پارەنانێک چلەکە خێزان دەخۆی بە مرتاعی دەخۆی چکە ئەتو دەزانی پاشەکەوتی ئەو ئیشەی وەردەگریەوە هەر کرێکارێک خاوەنکاری هەبێ دەبی دابی سەرۆکی لقی هەولێری سەندیکای کرێکارانی ژنای شارێتەوە کە یەکێک لە هۆکارەکانی خراپی ڕەوشی کرێکاران لە هەرێم زۆری ڕێژەی کرێکارانی بیانیە. بەعقەد ڕەوشی کرێکاران ئەو ڕۆشە نیە لە تموعی ئێمەدا بێ بەتایبەتی ئەو نائستقرارە سیاسی و ئابووریەی ناوچەکەی گرتوتەوە و بەتایبەتی ئەو چێشمەچێشەی لە چەند مانجی ڕابردوو لەگەڵ بەغدا لەسەر موچە خۆی لە خۆیدا ئەوانە کاریگەری لەسەر بازاڕی کار هەبوو و زۆری ڕێژەی کرێکاری بیانی لە کوردستان ئەویش هۆکارێکی ترەکە کاریگەری لەسەر ڕێژەی بێکاری دەبێت. لە ساڵی ڕابردوودا 11 کرێکار لە هەرێم لەسەر کارەکانیان گیانیان لەدەستداوە و لە سەرەتای ئەم ساڵیش هەتا ئێستا 4 کرێکار گیانیان لەدەستداوە. ساڵانە لەسەر ئاستی جیهان یەکی ئایار بە ڕۆژی جیهانی کرێکاران ناسراوە و کرێکاران لەو ڕۆژەدا پشوو وەردەگرن بەڵام جیاواز لە وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستاندا کرێکاران کار دەکەن بەهۆی فراهەم نەکردنی بژێوی ژیانیان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.